بینەرانی زێدە عزیزی کەناڵی کوردستان 24 و بەرنامەی یاد و یادگار جارێکی دیکە سڵاوتان لێبێ. خۆشحاڵم هاتوومەتەوە خزمەتتان لە هەولێرین هێشتا لە خزمەتی مامۆستایەکی زۆر ئەزیزین کە هەموو جارێ من شەرەفی چاوپێکەوتن و بینینیانم لە نزیکەوە پێ بڕێ وەکو کوور دەڵێ گەز باڵای پێ یەکەم یاخواتە من درێژبی مامۆستاگیان. مامۆستاکە پێویستی بە ناساندن نییە، هەر وێنەکەی ناوەکەی بەسە بۆەوەی بزانین کێیە. لەم بەرنمەیە لە ماوەی 26 خولەکدا هەوڵەدەین بەشێکی زۆر بچووکی وێزگەکانی ژیانی بەسەر بکەینەوە، چونکە ماشەڵڵا خەرمان بەرەکەت تەمەنێکی پڕ لە بەرهەمیان هەیە. مامۆستاگیان سڵاو لێبێ. سڵاوتان لێبێ، سەرچاوم هاتەنیا خۆ بەخێر بێن. چاوەکان دەربارەی ئەو بەرهەمجۆریە من بەڕێزێک هەیە پرۆفیسۆرە لە مەسرح و لە مێژووە، دکتۆر عەلی ڕوبەیعی، ڕاگەری کۆلێجی هونەرە لە زانکۆی بابل. باش لەوێ تەلەفۆنی بۆ کردم، هات بۆ لام وتی من لە ساڵی هەفتاوە هەرچێ لەسەر تۆ نووسراوە لای من هەیە. کە هەمیشە ئەدبینی ڕێکپۆش شیکپۆش جلی جوان، منیش بە قاتێکەوە خۆم سەغڵت کردووە لەم بەرنامەیە. جوانی من خۆم جوان نیم کاکە، ماشەڵڵا لێبێ قوربانە بم. چییە ئەمە خاتوون ئەم تەنسیقانت بووەکە یا هەر وەڵڵای خۆم بەر حەزم لە جلوبەرێک بووە و هەتا وەختی خۆی ئایان و 500 بۆین باخ ڕاستە، ئێستا سیرکەی 200 تایە کەنتۆرەکە 200 بۆین باخ. وە قاتی ڕەش بە تایبەتی ڕەش و نیلی جلیشی بڵێن فەرمیە. منیش ئەمڕۆ ڕەشم لەبەر لە هەموو ئینسانێکیە بە تایبەتی وەکو جەنابوو کە سپیکاری سپی جوانە لێیەت بۆ کەسایەتی ئەبەخشێەوە و خەیاتی باشیشم هەبووە. بۆ میهرەجانی کان چوومتم جلێکی دیموقراتم بۆ بدرێت. تومەس باوکی یەکەم کەس بووە لە کۆیە جلی دیموقراتی دووریوە، ئەوەی تێکەڵە لە ستارخانی و لە مراخانی وتی یەکەمین جار باوکم دووریوێتی بۆ خوالێ خۆش بۆ عەلی عەبدوڵڵا و عومەر دەبابە و ئەوانە گەنجی ئەو سەردەمە بوون و بێگومان خۆشەویستیەکی یان هەبووە، حەزیان لەو جلێ کردو ئەو بۆی دووری بوون. من بۆ میهرەجانی کان دەبەرم کرد، ئەویش کاک عەباس غەزالی وتی کاکە ئێمە ئەڕۆین بەسەر فەرشی سوورە، کەس بە جلی نەتەوەیەوە نەچووە ئێمە بچین. ئێمەش گەلێکی ئەوەنە زۆر لێکرا و چەوساوین، هەر نەبێ بە جلەکانمانان مڵێنەوە نەتەوەیەکەمە کوردی پێین هەین ئێمە. ئێستاش کە خەو نەبینی چەند جارێک گوێم لێ بووە هەر تەمسیلەکەی هەر ڕۆڵە بینی هەر لە ناو دنیای شانۆ و بخوا شەهێدە ئەم شەو خەونمە بینی لە خەونمە ئەوەی کە لە خەیاڵمانە بۆ من شانۆیە بکەم، شانۆکە من شانۆی ئاهەنگسازیەکەم، بەڵام پەخوت مۆسیقی بێ نەم کردووە. مۆسیقی بوو دیکۆرەکەش خۆم کردبووم، کەسانێکی زۆر دەوریان ئەبینی من ئاوازەکەم ئەوتەوە بۆیان ئەهاتم جوڵم پێکردن لەسەر ئەوە. ئەموو ڕزم بیرتان نەچێ، ڕزم بڕبڕەی پشتی هەموو هونەرێکە وانێ هەمویان و بەڵێ ئەموو دەکەواتە دەست پێ بکەنەوە. کردبووم بە هەرایەک ئەو سەری دیار بە بەردەوامی لە ناو ینی ڕاستە لە دنیای ڕۆڵبینی ناتوویتەتە دەرەوە، بەڵام بە خەون هێشتا هەرتیاییت. هەر ئێشتا تایەم و جارێکی کە خەونم بینی لە خەونەکە ئەوە نێ دیمانەی تەلەڤیزیۆن بۆ ڕێژە هاتووی لێمە پرسی باشە تۆ ئەمانە عاشق و سەوداسەری شانۆ لەو دنیای زین و ئەبینەوە وتم بەڵێ من بڕوام بە زین و بوونەوە هەیە لەبەرەوەی یومە یولد و یومە یەموت و یومە یەبعەث حەیەن. ئێمە ئیسلامین بڕوامان بەوەیە و ئەوەش دڵخۆشمان ئەکا بە کە ئایندەیەکەیە فەنان نییە، دینی کەیە بڕوای بەوە نییە، بەڵام تۆ بڕوا بەوەی جارێکیکە وە لێ پرسیینەوە هەیە چاکە و خراپە و ئەخەنە ڕوو. ئەمانە زۆر لایەنەی جوانی ئەوەیە لێمە پرسێت هەمان پیشە هەڵەبژێیتەوە بەڵێ لەو دنیاش لەو دنیا هەڵێ بژێرمەوە
دوایی کەوتمە بیرکردنەوە باشە من لەو دنیایەکی یەکسانیە و هیچ ململانێ و نەعەدالەتیان نییە و بیری ئەومە کرد ئەوە چارەسەرکەم شانۆیەکە لەسەر ئەو ئەڕوا بەڵام بەداخەوە چاوم هێنی نەبوو بینوچم وتم لەسەر هینم هەیە ڕیکۆردیەکەم بە هونەری کوڕم بۆم بنووسێتەوە یەکێکە لە ئیشەکان پێشتر نەکراوە ئەوەی کە دەوری نواندن و دەوری حجرە دەوری هەرەوەی ئەڵێ لە پێکەوتوم و نەفسم بۆ هەوا دەشنێ وەکو منداڵ بۆیە یاخوا تەمەند درێژ بی مامۆستا خەڵگووا زانێت سالار ناوی جەنابی باوکتانە نازانن ئەم ناوە مرەکەبە ئەحمەد سالار خۆی یەک ناوە یەک ناوە بەڵێ ئەمە وەختی خۆی تەمان باوکم ناوی ناوم سالار بەڵام باپیرم حاجی محەممەد مەلاحمەی قوربانی کابرایشی عالەم بوو چون ئیجازەی مەلایەتی لەگەڵ بەلا عەبدولکەریمی مودەریسی ڕەحمەتیا وەرگرتە بوو لەبەر دەستی شێخ عومەری القەرەداغی کە پیانەوە ئیبن القەرەداغی باشی زانا بووە دوای ئەوە چووە لە بەغا لە ئیمامی عەزەم 6 ساڵ لەوێش خوێنوێتی واتە کە کابرایکی ئاینی بوو خۆ ئەفریقا ئەلێ باشە سالار بەڵام ئێمە وەک موسڵمان من ناوێنێم ئەحمەد چونکم خۆی حەزرەتی کاک ئەحمەدی شێخ ئەو ناوی ناوە ئەحمەد داوە توێتی بابێبە دەبی لەو ناوە ئەو بە ناوی حەزرەتی پێغەمبەرە و هەم ناوی حەزرەتی کاک ئەحمەدی شێخە لەبەر ئەوە هەتا براکەشم محەممەد سەردار هەر سەرداری ناوبووە شوێتینا محەممەد سەردار ئێتر حەزی کردووە ئێتر باوکیشم نەیتوانیوە دڵی باوکی بشێنی حەزی لە ناوی سالاریش بووە بەڵێ حەزی لێەوە بۆ کوردی بێ ناوەکانمان هەمووی کوردیە بەڵام باپیرم خۆ ئافریقا وچی حەزەکەم وا بێ ئیتر بوو بە ئەحمەد سالار و یەک ناوە ئەحمەد سالار عەبدولواحد ئەوە ئەسڵەکەیە یاخوا تەمەند درێژ بی مامۆستا لەو ناو نیشانانەی بۆ تۆ بەکارەهێنرێت ئیتر لە کتێبەکان لە میهرەجانەکان لە چاوپێکەوتنەکان ئەوترێ مامۆستا ئەوترێ داهێنەرە وترێ دەرهێنەرە وترێ سیناریستە وترێ ئەکتەرە وترێ شانۆکار شانۆ نووس نووسەر وەرگێڕ لە هەموو ئەمانە زیاتر دڵت بە کامیان خۆشە من خۆی بە ئەکتەری دەستم کرد پاشان بوومە دەرهێنەر پاشان نووسەر بەڵام هەرچێکیم بەیەکەوە کردووە لە یەک کاتە بە هەر حاڵ من کرێکارێکی شانۆی کوردم چۆن ئەڵێ پێشمەرگەیەکی شانۆی کوردم هەموو قۆناغەکانیم دیوە و بەرهەمێکی زۆرم پێشکەش کردووە ئێستاش وەکو باسمان کرد ئەگەر عاشقێکی سەرسەختی ئەو ڕێبازە نەبم شەوانە خەو نابینم لەم تەمەنەوە جارێکی کەسم سەرشانەوە بەڵام گۆڕێکی هینم پیایە وەختی خۆی لە ماڵەوە ئایان و باشە بۆ تۆ دایمە نەخۆشی فەقەرات شەکرێ دەقت دڵ هەمووی ئەی لەسەر شانەوە وەقیت و قنجەبییتەوە هەتا لە وینا تەقلەم لێ ئەیە لەو پاسەوانەکە لە ئەڵمانیا و لە سوید و لەمان هەکرا کە لە کاتی یاسایی ڕەنگە قورس بێ بیکەی داوتم ئەوە جایە ئەوە کەچمە سەرەوێ من نیم ئەمە ئەحمەد سالارە ئەوە کەسێکی کەیە خوا ئاگای لێتی لەبەرەوە لەشی سوک کردووە و گەنج بۆتەوە تەجاوزی ئەو تەمەنەی کردووە تەمەنی ناوەتە لاوە ئەوە نهێنی و سحری شانۆیە ڕاست مامۆستا باسی گەنجێتیت کرد وڵی حەزەکەم پرسیارێکە لێ بکەم ئەحمەد شەوقی شاعیرەڵێ ئەوەی لە گەنجێتیە خۆشەویستی نەکرد بێ و عاشق نەبوو بێ حەقی گەنجێتی خۆی نەیاوە جەنابتان موالیدی 1947 بەڵێ فەرموو من لم يؤدي للشباب ما وجب يعني شعرەکە ئاوا دەست پێکە حەقی خۆی ناوە ژیانی گەنجێتی خۆی هەموو کەسی عاشقە عاشق نییە عاشق نەبێ هەتا سیفەتی کەمالە
ئەڵێن وەختی خۆی کابرایە کە چێتە خزمەتی شێخ حیسامەدینی نەقشەبەندی شێخی تەریقەی نەقشبەندی بووە و زانایەکی گەورە بووە. ئەڵێ کابرا شوانی گاگەل بووە لەو شاخانەی هەورامان. ئەڵێ یا شێخ هاتوون بمکەی بەدایینی خۆت، ئەوان نەقشی بوون بکە بە موریدی. ئەڵێ بەسەر چاو بڕۆ عاشق بە وەرەوە لام. ئەوانیش مەجلیسەکە سەیری ئەم جوابەی شێخەکەن. ئەڵێ نا عاشق شەرت نییە عاشقی ئافرەتێ بێ کچێ بێ و بۆی قڕبە پێوێ، لەوەیە عاشقی یەکێ لە گاکانی بێ، هۆشبڕانی گاکەنە. پاش ماوەیەکی پێچێتەوە ئەلێ یا شێخ عاشق بووم. ئەڵێ ئافەری من ڕاست دەکەی لە چاو تا دیارە. وەڵا تەریقەی دا ئایا ئەوێتە نەقشی و وەریەک دێوەکو بەڕێ موریدێکی زۆر دڵسۆزە بێ. ئەڵێن حەزرەتی شێخ چۆن نەزانیە عاشق بووە؟ وتی وەڵڵاهی لە چاوی عاشقی گاکە دیار بوو. ئەوە نە عاشق بووە، ئەوە نە عاشق بووە. عاشق دەبێ مەستانە بێ. بەڵێ باشە مامۆستاگیان، وردە وردە با بچین پیاسەیەکی دەرەوە بکەین ناو شار لە هەولێر. ئەم ماڵە ئاوەدانە بەجێ ئەهێڵین و لەوێ گفتوگۆ و پرسیارەکانمان بەردەوامەکەین. سەر چاونەیە مامۆستاگیان حەز دەکەوێتین بۆ قولەی قاف ئەڕۆی پێکەوە هەربژی مامۆستاگیان. بەڵێ ئەزیزان، هەر بەردەوامین لە بەرنامەکە، بەڵامی تر هاتوین لە کافەیەک دانیشتوین هەرچەندە ڕەمەزانە و ناتوانین هیچ بخۆینەوە، بەڵام هەر فێنکە و خۆشە و جەوی دەرەوەی. مامۆستا خوێنەرێکی زۆر باش بووی. یەکەم کتێب ئەگەر بیرت مابێ کە بەرکەوتنت لەگەڵی بوو چ کتێبێک بوو؟ کتێبی لالۆکەریم لەگەڵ کەرەلۆتی مەنوچەر لالۆکەرمینی جەمال دەبەست بوو. ئێستا لە سەرەتایە بووم و کەرەلۆتی مەنوچەر ئیمام موسا ئیبراهیم ئەحمەد بوو. بەڵێ ئەو وەختە چەند چیرۆکنووسێکە بوو، بەڵام شعری کلاسیکی زۆر عاشقی بووم و زۆر بەشیانت لەبەر بوو. هەزارانم لەبەر بوو. بەڵێ ئەی لەگەڵ زمان زانین نێوانت چۆن بوو؟ زمان من باوکم پیاوێکی خۆی خوێنەوار بوو، خۆ ئافریقا خوا لێی خۆش بێ. لە زمانی فارسی و عەرەبیە کەم کەس هاوشانی بوو، فارسی عەرەبی تورکی و کوردیش خۆمان. بەڵام زیاتر ئەو زمانە پوختەی کە پەروەردە بووم زمانی دایکم بوو. دایکم کچی گەڕێکی حاجیحان بوو لە بنەماڵەیەکی دێرینی سلێمانین، پیانەڵە بنەماڵەی بەگزاکانی سلێمانی. بەڵێ مامۆستا، لە نێوان جەنابی باوکتان و جەنابی دایکتان کامیان زیاتر کاریگەرییان لەسەر دروستکردنی کەسایەتی تۆ هەبوو؟ من هەردوو لە خوێنەوار بووم، بەڵام زیاتر بنەماڵەی باوکم، چونکم کەسی کەریمبەجی زانستی پێشەنگی شانۆی کوردیە، ئەوە کوڕی پووری باوکمە و حەمەعەلی مەتۆ شاعری دڵتەڕی کورد کوڕی مامێتی و شاکر فەتاح کوڕی مامێتی، کۆمەڵی شەخسیاتی ئاوا لە مەجای ئەدەبە لەو بنەماڵەیە بوون. لەبەرەوە کاریگەریە من بنەماڵەکەش یعنی باپیرم ماڵەکەی کتێبخانە بوو، هەر ئەچاوتان کردوتەوەی تر کتێب بوون بە کتێب. بەڵێ باشە، ینی تاقەکان تاقە بوو لە ژوورەکانە هەمووی کتێب بوو. باشە، لە هەموو شتێک زیاتر بیری چ شتێکی سلێمانیەکەی؟
لە هەموو شتێک زیاتر. ئەوەی کە قەت بڕوە ناکەی ڕەشەباکەوێتی ڕەشەبای جارانی سلێمانی بەخوا ئێستا شەرۆ خۆی لە هاوینە ئەچوونە سەربان زۆر وەخت چیغیان هەڵا و سەربانەکانیش گەڵ بوون ئەوڵێتا ئەیتر شەو ئەکەیت بوو بە ڕەشەبا جیڤ و جۆرە دەنگێک کە هاو ئەو پیانۆ ئەژەنن. باشە 1970 بوو هەوڵی کوشتن و تیرۆرکردن درا لەلایەن دەسەوە. من حەقم ناچینەوە سەر باسەکە چونکە باست کردێ پرسیارێکی جیاوازم هەیە. ئەو شەوە جارێکی دیکە ژیانت بۆ نووسرایەوە منتەقیتیانە دوو دەمانچە تەقە نەکە هیچی نەتەقی کەواتە ژیانت بۆ نووسرا بە دەستی من باینی من هەردوو دەمانچەکەم دینە تەقی یەکێکیان پرسیارێکی لێکردم منیش ماڵی کەسێکی پرسیوتمەوەتە وەڵاوەتی پێوەی نییە وام کرد ئەم لاشمان ماڵی فلانە هەر عینی ناوی هەبوو ڕاست هەر شێخ بوو عەلی ناوبوو خەڵکی سیرین بوو وەڵا ئەویش کەیان دەستی کرد بە جێفانیان هەردووکیان دەستیان لە جێفانیان هەبوو ئەویش نەتەقی دوو دەمانچە هیچی نەتەقی ئەوەی فریام کە و دەنگم بوو بەو دەنگە جەهوریە هاوارم کرد نێڵەن بیانگرن ڕایان کرد کە ڕایان کرد گەڕەکەکەمان ئەو ڕیزەماڵی ئەو بەرمان عەشایر بوون ئەوە نیە ڕاگوێز کراون لە ناوچەی پێنجونەوە هاتە بوون هەموویان ژنان بە شەرواڵەوە بەینەوە دوایان کەوتن بە تێڵاوە بیان گرتنە ئایان کوشتن وەڵا بەڵام ئەوەیە یعنی خوا نەیەوێ باشە من حەزەکەم بزانم ینی ئەو هەستت چی بوو کە ژیانێکی نوێت بۆ نووسرایەوە هەستت کرد تازە دیسان لەدایک بوویتەوە ئەو ڕۆژە دوو ڕۆژ بوو هونەری کوڕم لەدایک بوو کوڕە تاقانەکەمان لەدایک بوو ئێمە هەر لە کۆنەوە پیان وتوین کە تاریکی کرد پیا دەرگا نەکاتەوە بەڵام من وەکەڵێ داچی هونەر زەیستان بوو ماقۆڵ نەبوو من شەر خۆم لە باڵەوە بووم چوو دەرگاکە بکەمەوە بەڵام ئەوەم بیرکەوتەوە کە وایان وتووە کە ئێواران بە تایبەتی کارەبا نەبوو و نمەبارانێکیش ئەباری بەو تاریکیە جارانێک دوو گڵۆپ لە کۆڵانەکە هەبوو دار ئەلەکتریک وەختی خۆی بە دارە کرد ئەلەکتریک دار ئەلەکتریک بەڵێ باشە بەسەرهاتێک کە زۆر خۆش بێت و بیرت نەچێتەوە بە هەر بەسەراتی ناخۆش باس نەکەین چۆمە ڕاستە بەرنامەی یاد و یادگارە بەڵام با یادەوەری خۆشی شیتیا بێ و دڵنیام بینەریش پێی خۆشە بێ شەوێکیان کەمێ درێنگ وەختان بوو تەلەفۆنیان بۆ کردم هەمێشەکە لە هینەکان وتیان فڵانی وتم بەڵێ وتی سبێنێ لە بارەگای سەرۆک بەرزانی ئامادە بە سەرۆکاشێنی ئێویستم لێ پرسن جوابی نایەوە ڕۆی کە چوین سەیرەکەم خەڵکێک بە جلی سمۆکن وەک ئەوەی جەناب و جوان و قۆز ئاوا لە بەریانەوە وەستاون پێشوازیم لێکم دامە سەرەوە نازانم چییە برامە ژووری سەرۆکی تەشریفات بەڵێ هی سەرۆک بارزانی وتی کاکە گیان ئەوە تۆ ئێستا دەقەیکە میدالی بەرزانی نەمرەکرێ بەسنگتەوە کە سەرۆکێکە یان سەرۆکات منیش چووم بەرەو پیری خوا هەڵداگرێ ئەو کەسایەتیە چون کەسایەتی بەرزە ئەیویست من پێش خۆی بە وتم جەنابی سەرۆک من بێئەدەبی ناکەم تۆ گەورە و سەرۆشی منی تۆف ئەگە فەرمی هاتمە دواوە بە زۆر تا شۆژورەوە ئەوە یعنی ئەو خاچێتیە و ئەوە دڵخۆشی کردی ئەوە لە کوڕی مەلا مستەفا ئاوێتەوە بەڵێ باشە وڵا دانیشتی ئیتر قسەی خۆشیە کرد یعنی من دەم بە پێکەنین و سەبەت و قسەی خۆشی لەگەڵ کردم دوایوتی بێنن
وەڵا بە سینەکەینەکەەوە هێنان بە مەراسیمێک و هەڵسام و جەناوی لوتی فەرموو کردی بە یەخەمەوە وێنەگەر ڕستگان گرت و ڕاستە باشە ئەوەی بەڵێ ئەمەی شێبوو لەوانەیە کە من تەوەقعم ناکرد لەو سەرەوە بە مێدالی زێڕینی بارزانیەوە باش ئەوەی پەیمانگای هونەرە جوانەکان چی بوو ئەوەی لە بری جانتاکە کترێکە و بردبوو ئەوە ئێمە شەش حەو کەس لە بەشدا ئەنیشتین مامۆستا گەزیزە بوو فرمێسک بوو مامۆستا فرمێز بوو مامۆستا بەدی عەدارتاش بوو بەدی عەدارتاش بوو مامۆستا ئەمیدیارڕەوە بوو کۆمەڵێ بوون دانیشتە بوون من نوکتەمە ژێڕایەوە هەمیشە من ئیتر ئەوان وەکو ڕادیۆ بە چواردە ما گوێیانەگرت منیش بەدی عاد زۆر جددی بوو کاکەتە وازێنە لە قسانێ دەبڕۆ بەلای سفەکە و میش تم ئەوە بێتە نەچێت لە کووا بوو دای بۆ تا تەواوەکەم بەڵێ جانتایەکم پێ بوو دایمە جانتاکە شەکانی کتێ بوو بکێ بۆمانە بوو تیا بوو دەستماوەتە کتری سەر زۆپا ئەلادینەکە وەڵا ئەڕۆم دوورە دوور سیرەکەن بۆ کوێیە بە سیرەکەم گەرمە وەڵا بێ خەڵک پێم بزانێ سوک سوک گەڕامەوە هێنامەوە قسمە سەر زۆپاکە تمسد بەدە ئەچاو لێ سەرگە تێکا بووم یادی بەخێر باشە مامۆستا من چەند بروسکە پرسیارێکەکەم بەداخەوە لە کۆتایی نزیک بووینەتەوە مامۆستا ئەحمەد سالار ڕووی لە کێ بوو ئەویش هەر ڕووی لە ئەغیار بوو خۆی ئەوە سەردەمێکەیە گەنجان پێ ڕابورن خۆشەویستی لە یەک لاوە بەڵێ یەکێکی جوانە بینیت زۆر خۆشەوێ بەڵام ئەو هەر ئاوەڕ لە تۆ ناتەوە بێری ئەوەشت نەبووە نەوەڵڵا نەوەڵڵا وەکو شتێ شەرمەر بووم زگەلەوە پەروەردەی بنەماڵەکە ڕێ ئەوەی نایە کشێکی نەناز بەڵێم خۆشم ئەوی بۆ من و خۆشێ ئەم چی ئێستا بە خاتون وتت خۆشمەویت و ئەوە پێم بوو پێدوت پێم وتەرە وەڵڵا ڕەنگی تێک چوو بەڵێ مامۆستا ینی خۆت بە قەرزاری کێزانی زۆر کەس خۆیان بە قەرزاری جەنابتان نەزان ئەی تۆ خۆت بە قەرزاری کێزانی قەرزاری یەک مامۆستا ئەسعەد عەبدوڕەزاق مامۆستاشی قەڵەو بوو پاشان حەمیدی ڕاگەری کۆلێجی هونەرە جوانەکان بوو لە بنچینا خەڵکی حەلە بوو خەریجی ڕۆما بوو لەبەر دەستی شارۆفا خوێنە بووی شارۆف چاکترین قوتابی ستانسڵەفسکی بوو جا ئەوە بنی زۆر خۆشەویست تەنانەت جارێ لەبەر خاتری من هەموو سنفەکەی داوەت کرد بۆ ماڵی خۆیان کە چوومە خزمەتی مامۆستا عەبدولی حەمەدجوان لە سلێمانی لە یەکێ لاڵقەکانی یاد و یادگار لە کۆمەڵەی هونەرە جوانەکان کە چوومە ژوورەوە وێنەیەکم بینی ئەمە وێنەکە بوو ئەوە شانۆی 5 کەس لە ئوتێلی جۆرجا 5 ئین جۆرج هۆتێل لە تەلەڤیزۆن تۆمار کراو لەسەر شانۆش ئەوە عەتا سوڵتانە ئەمە مۆمەسیلێکی زۆر چاک بوو خوا لێی خۆش بێ ئەوە عوسمان چێوارە خوا لێی خۆش بێ مامۆستا حیکمەت هیندی مامۆستا حیکمەتە عەبدولی حەمەدجوان ئەوە منم ئەو کاکچەماڵە ئەمانە چوین بە شێوازێکی صرف ئەوروپی کردبان و عەبدول یەکێکە لەوانەیە ئەتوانم بڵێم شەریفترین هونەرمەندی کوردە بەڕەوشترین هونەرمەندی کوردە و بەتواناترینە من هەموو ژیانم خزمیشمە لێی زویر نەبووم هەر قەرزاری بووم قەرزاری ئەدەب و ڕەوش جوانەکە ئەم پیاوە هەر بژیت مامۆستاگیان ئەخیر پرسیاریش با بکەم بەڵێ ببوورە ئەگەر یادەوەری خۆشمان بیر خستبیتەوە گوێ لە کێ ئەگری مامۆستا لە ناو هونەرمەندە گۆرانی بێژەکان حەزت لە دەنگی کێیە وەڵڵاهی بورهان محەممەد ئەندامی تیپەکەم بوو و هەموو مەسرعیە گۆرانی تێ ئەوت بەڵێ خۆت گوێ لە کێ ئەگری زۆر من خۆی نمونەی باڵام مەزەری خالقیە بەڵام گوێ لەوانی کەشتەکرم لە
لە ماملێ ئەگرم ماملێ زۆر گوێی لێ ئەگرم بەڵام مەزەری خالقی پاکترین دەنگە کە گۆرانی ئەڵێ دەروونم پاکە بێتەوە جارێکیان نەخۆش بوو لە کەرکک کۆمەڵێ بووین پاش خوێن نیزدان کۆ کرابووین بە سەرباز ئوتێلێکمان گرتە بوو لە عەسان ئەچوونە دەرەوە بۆ گازینۆشتیوە دائەنیشتین خۆش بووین جەماعەتەکە من ئەو ڕۆژە زۆر لە خۆش بووم توانی بێم بانێژەیەکی بچووکیە بوو ئوتێلەکە ئوتێلێکی هەژارانە بوو سۆفی عەلینەوە بوو ساحێبەکەی لەوێ دانیشتم و ڕادیۆیەکی گچکەم هەبوو ڕادیۆکەم کردەوە گۆرانی بوو هینی مەزەری خالقیە بەرەبەرە نەخۆشیم بێتوێەوە وەڵڵاهی ئەلەمەم پیا نەما هەستا بوو چوم جلەکانم لەبەر کرد و ڕێک چوم لە چەکانەکە وتیانەوە خۆتەوە مردی وتم خالقی چاتی کردمەوە جۆم لە دەنگی ئەو بوو سڵاو و ڕێز و احترامی زۆرمان بۆ مامۆستا مەزەری خالقی هەیە بەس تەندروستی ڕێگە بە ئینشاءڵڵا قەرارە لە ئەڵقەیەکی یاد و یادگار لە خزمەت یابین ئینشاءڵڵا پیاوێکی گەورەیە هەر بژی مامۆستاگیان بەرنامەکە تەواو بوو وەکو هەمیشە لە کۆتایی بەرنامەکە میوانەکەم شتێکە نووسێ بۆ بەرنامەی یاد و یادگار و یادەوەریەکیشمان بۆ تۆمارەکات فەرموو مامۆستاگیان